بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن ئەمڕۆتان پڕ بێ لە خێر و بەرەکەت دووربین لە هەر دەرد و بەڵاو و نەخۆشی و موسیبەتێک کە ڕوومان لێ دەکات و بەتایبەتی خوای گەورە نیشتیمانمان بپارێزێت. ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ. دەست خۆشکەنگ سڵاوتان لەوێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێدا بە یارمەتی هاوکارانمان هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. بڕیارە کەمێکی دیکە مەراسیمێک ساز بکرێت بۆ ئەو مامۆستایی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە لافاوەکە تا گیان لەدەستدا لە قوتابخانەکەی مەراسیمێکی ڕێزلێنان بۆ ئەو خزمەتەی کە کردوویەتی ئەنجام دەدرێت و هەروەها مامۆستایەکی دیکە بۆی کە وانەکانی پڕ بکاتەوە هەستاوە بە وتنەوەی تەواوی ئەو وانانەی کە ئەو مامۆستایە بۆی دانرابوو. لەوێدا مەراسیمێکمان هەیە کە دواتر ئیدریس محەممەد لەوێ ئامادە دەبێت و بۆمان دەگوازێتەوە وەروها لە تەوەری دومی بەرنمەکەماندا ڕاستەوخۆ لە شار و شارۆچکەکان کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین و هەروها بە هاوکاری تۆڕی میدیایی کۆمەڵ کە بۆ بەهاناوەچوونی لێ قەوماوان و کۆکردنەوەی کۆمەک و پشتیوانی بۆ ئەو هاوڵاتیانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆی لافاوەکە و زیانە لێکەوت بزانین ئەو کەمپینە بەکوێ گەشتەوە تا چەند هاوڵاتیان بەدەم ئەو کەمپینەوە دێن لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان ئەمڕۆ بۆ ئامادە کردو. بەڵازیزان دەستپێک دەچینە لای کەشوهەوا بزانین پێشبینەکانی کەشوهەوا چۆنە هەرچەندە بڕیاروا بوو بەپێی پێشبینیەکان بێت ئەم هەفتەیە لە سلێمانیش باران بێت بەڵام ئەوەی کە بینیومانە تەنها ڕۆژانی پێنجشەمە و هەینی لە هەولێر باران باریوە. ئێستاشدا بەپێی پێشبینیەکان پێم وایە چەند ڕۆژی داهاتوو دەبێ شەپۆلێکی بارانبارین بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. با پێکەوە بینەری ئەو پێشبینیانە بین. بەڵازان دووبارە سڵاوتان لێبێت هەڵدەدەین ئەو مەراسیمی کە بۆ ئەو مامۆستایی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا گیان لەدەستدا بگوازینەوە بۆ ئێوەی ئازیز کە لە قوتابخانەکەیان وەروەها لە ئەو خزمەتی کە کردوێتی مامۆستایان و قوتابیەکان هەستاون بە ڕێزلێنان و هەروەها مامۆستایەکی دیکەش لەوێ هەڵستاوە بە وانەوتنەوەی تاوای ئەو وانانی کە بۆ ئەو مامۆستایە دانرا بۆی کە هیچ فەراغێک دروست نەبێت. ئەگەر ئیدریسمان لەگەڵا بێت ئیدریس سڵاوی خوا لێبێت و فەرموو ئەم مەراسیممان بۆ بگوازەرەوە. سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش کاک دانیال. بەڵێ وا بڕیارە کەمتر لە چارەکێکی تر مەراسیمەکە دەست پێ بکات. ئێستا من لە بەردەم ئەم قوتابخانەیەم کەەوە ئەو مامۆستا بەڕێزە پێشتر مامۆستا ڕەمزیە کەریم پێشتر لەم قوتابخانەیە داوانەی دەگوتەوە بەڵام بەهۆی لافاوەکەی شەوی پێنجشەم لەسەر جومعە
لافاوەکە هاتوو ئەو مامۆستا بەڕێزەش بەهۆیەوە گیانی لێدەستدا لە ئێستادا بۆ ڕێزگرتنێک لەو مامۆستا بەڕێزە لەم قوتابخانەیەدا مەراسمێکی تایبەت بەڕێوە دەچێت و مامۆستایەکی تریش بنای مامۆستا سلێمان ئەو مامۆستایە هەڵساوە بەوەی شوێنی ئەو مامۆستایە پڕ بکاتەوە بەهۆی گرنگی پەروەردەوە ئەو مامۆستا سلێمانە مامۆستایەکی ناودارە ئەوە مامۆستایەکی دەکرێت بڵێ مامۆستایەکی زۆر باشە بەهۆی گرنگی پەروەردە بەهۆی گرنگی فێرکردن بۆی قوتابیەکان لە پرۆسی پەروەردە و فێرکردندا نەبڕێن ئامادەیە بۆ ماوەیەک تاوەکو وەزارەتی پەروەردە شوێنەکەی پڕ دەکاتەوە ئەو بە خۆبەخشی و باشەوێشی خۆبەخشی و بەبێ بەرامبەر لە شوێنی ئەو مامۆستایە دابمێنێتەوە من سەرەتا دەمهوێت لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەی کەوا لەگەڵ مامۆستا ڕەمزیە دابوونە بۆ ماوەی چەند ساڵێک گفتوگویان لەگەڵ کەم ئاخۆ بزانم ئەو مامۆستا ڕەمزەیە چۆن بووە چۆن هەڵسوکەوتی کردووە ئاخۆ سیفاتە تایبەتەکانی ئەو مامۆستایە چین تاوەکو ئێستا لە قوتابخانەیەکدا ڕێزی لێ بگرن سەرەتا من دەمهوێت قسە لەگەڵ مامۆستا هەڵۆ کە مامۆستا سڵاو لێبێت گەربێتە ئێرە پێم بڵێ سیفاتە تایبەتەکانی مامۆستا ڕەمزیە چی بوون تاوەکو ئێمە بتوانین چاولەوام بکەین یاخود قوتابیەکانی چاوی لێ بکەن زۆر بەخێر بێن سەرەتا بەڕاستی مامۆستا ڕەمزیە نیشانەی ڕەمز و وەفاداری بوو خەمخۆری بوو بەرامبەر بە پرۆسەی خوێندن بە تایبەتی ئێمە لە قوتابخانەکەی ئێمە خەڵکانێکی زۆر بە هیوای ئەوە بوون کە ئەم مامۆستا بەڕێزە وانە بە قوتابیەکانی بڵێتەوە لە شوێنانی دیکە چەندین کەس دەهاتن دەیانوت تەنها ئێمە مامۆستا ڕەمزیە دەمانەوێت کە وانە بە منداڵەکانمان بێتەوە جگەلەوە خۆی نیشانەی وەفاداری دەستۆزی لە خۆیدا بوو کە زۆر بەرامبەر بە ئەرکەکەی زۆر بە دەسۆزانە زۆر بە دڵێکی فراوان و هەروە ئەو قوتابیانە لەلایەن قوتابیانە زۆر خۆشەویست بوو ئێمە بۆ ماوەی 15-16 ساڵێکە لەم قوتابخانەیە کە پێکەوەین یعنی ڕۆژێک لە ڕۆژان نەمانبینی کە دڵی هیچ قوتابیەک عادز بکات دڵی هیچ کەسێک عادز بکات بەڕاستی ئەم مامۆستایە جێگای پڕ نابێتەوە بە ئاسانی زۆر باشە مامۆستا ڕۆژی پێنجشەممە بەر لە ڕوودانی لافاوەکە و گیان لەدەستدانی مامۆستا ڕۆژی ئاڵای کوردستان بوو مەراسیمەکان لە قوتابخانەکان لە شوێنە گشتیەکان مەراسیمی ئاڵای کوردستانیان بەڕێوە دەبرد مامۆستا ڕەمزیە چۆن ڕەمزی نیشتیمان و وەفا بوو بۆ قوتابیەکان یاخود بۆ خاک و نیشتیمانی ئەوەندەی ئێمە زانیوێتمان بەڕاستی ئەو لەناو پۆلەکەی خۆیە لەوانێت زیاتر ئەم ڕەنگی دابێتەوە یعنی نیشانەی وەفادارەکەی لەناو پۆلەکەیدا بە خۆماندی بوون لەگەڵ قوتابیەکانی بە شێوەیەکی وا کە قوتابیەکان کە بتوانن لە دوا ڕۆژدا ئەم مامۆستای وەکو ڕەمزێکی خۆیان کە سیر بکەن بەڕاستی زۆر باشە مامۆستا ئێوە چیتان هەیە بۆ مامۆستایە ئەو مامۆستایەکەوە وا بڕیارە شوێنی بگرێتەوە بۆ بە شێوەیەکی خۆبەخشی بەبێ بەرامبەر تاوەکو وەزارەتی پەروەردە مامۆستایەکی تر لە شوێنی ئەو مامۆستایەدا دنێتوە ئامادەی ئەوەیە بۆی قوتابیەکان فەراغیان بۆ دروست نەبێت لە دەرس و دەور و زانست دانەبڕێن ئێمە زۆر سوپاس دەکەین دەستخۆشی دەکەین بەڕاستی هیوادارین جێگەی ئەومان بۆ بگرێتەوە ینی هیوادارین جێگەی ئەومان بۆ بگرێت بەڵام من بەس بە حاڵی خۆم هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئینشاءڵڵا لە داهاتوودا ئەو قوتابیانە لە یاد یادەوەرەکانی مامۆستا ڕەمزیە دانەبڕێن ئەو مامۆستایش کە ببێتە شوێنگرەوەیەک بۆ ئەو مامۆستایە تاوەکو قوتابیان لە پرۆسەی خوێندن و وانەوتنەوە تا بە سەرکەوتووی ئیمساڵ ببڕن زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ کاک جەلال کاک دانیەل قوتابخانەکە لە فیتەی ڕەشی هەڵواسیوە کە دەلالەتە لەوەی ئەوان خەم ناکن ئەمان نیگەرانن بەوەی کەوە مامۆستایەکی ئازیزیان لەدەستداوە هەڵبەتە من درێژم ڕووماڵەکەمان درێژەی دەبێت بەوەی کەەوە مامۆستای تر وەربگرم و ئەو مامۆستایش وەربگرم کەەوە بە شێوەی خۆبەخش هاتۆتە نێو قوتابخانەکە وانە دەڵێتەوە من سەرتا دەمێت مامۆستایەکی تریش وەربگرم مامۆستا ڕازگۆم لەگەڵدا دەبێت مامۆستا ڕازگۆ سڵاو لێبێت گەر پێم بڵێ گرنگی پەروەردە لە چیدایە و گرنگی ئەوەی مامۆستا ڕەمزیە لەو قوتابخانەیوانەی دەگوتەوە ئێوە یادەکەی بەرزە نرخێنن چییە؟ بەخێرێشی بە خێراتندان دەکەم بەڕاستی مامۆستا ڕەمزیە جیاواز لە هەموو مامۆستایەکانی دیکە ئەو نەوەیە کە لە بندستی مامۆستا ڕەمزیە پەروەردە دەبوو جیاواز بوو لەبەر ئەوەی مامۆستا ڕەمزیە ینی نەیدەهێش بە هیچ شێوێک ئەو قوتابی ئەگەر لە هیچ لایەنێک لایەنی پەروەردەی لایەنی ڕەوشت و لە هەموو لایەنێک بە کاملی ئەو قوتابیەی دەنات لە بۆ پۆلەشی دیکە نەیدەهێش بە هیچ شێوەیەک ینی ئەو قوتابیە کەم کورتی هەبێت لەبەر ئەوە من دەڵێم زامەتە جارێک تر مامۆستا ڕەمزیەکی تر دروست ببێتەوە بەڕاستی لەبەر ئەوەشە سیر بکەی هەموو کوردستان بە تایبەتی دارەت و
هەر هەمووی غەمبارە لە بۆ مامۆستایە. زۆر باشە مامۆستا ئێوە چی بە قوتابیەکانتان دەڵێن بەتابەت لەگەڵ لە دەستدانی مامۆستا ڕەمزیە یاخۆت بەهۆی ئەو کارە ساتەوە ئێوە چی بەلایەنە پەیوەندیدارەکان دەڵێن؟ بەنسبەت قوتابیەکان هیوادارم لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆن کە مامۆستا ڕەمزیە پەروەردەی کردن. لایەنە پەیوەندیدارەکان هیوادارم کە گرنگی زیاتر بە قوتابخانەکان بە مامۆستایەکان بدرێت بۆەوەی بتوانیانی وەکو مامۆستا ڕەمزیە گرنگی بە قوتابیەکان بدەن. بەوەل مامۆستا ڕەمزیە بە هیچ شێوەیە گرنگی بەلایەنی مادی و بە هیچ شتێک نەتدا. بڕوا بکە ڕۆژانە هەبوو یعنی من بەخۆم دەمدی 2 ساعت بە دیاری قوتابی دادەنیشت. پێچوانی مامۆستایەکانی دیکە ئای سزای بدا دیاری بۆ دێنا بەس بۆ ئەو قوتابیە بتوانێت ئاستی بەرز بێتەوە. زۆر باشە لایەنە پەیوەندیدارەکان بەشێشیان هۆکارەکەی ئۆکاری ئەو لافاوە دەژێرنەوە بۆ هەندێک کەمتەر خەمی پێتاوانی ئەگەر ئەم کەمتەری خەمیانە دووبارە بێتەوە ڕەنگە کەسی تر کەسی ئازیستر مامۆسای ئازیستر لەدەست بدەین. بە دڵنیاییەوە تۆ تەماشای شارۆچکەی دارێت وکە لە 2006 بە هەمان شێوە لافاو هاتووە 2012 بە هەمان شێوە ماڵی خۆمان وێران بوو ئەوە 2021 دووبارە بۆ یانی ئەگەر خەمێک لەم شارۆچکەیە نەخورێ بەڕاستی کارەساتی زۆر لەمە خراپتر دووبارە دەبێتەوە ینی ئەو ئاوەی کە ئێستا بە ولایەداهات ئەگەر بێت و لای ناوەڕاستی دارەتی بگرتبایەوە من دەڵم بەلایانی کەم دەیان کارەساتی دیکەیەوە بە شێوێ دووبارە دەبێت. دەستان خۆش مامۆستا ڕازگۆ زۆر سپاس دەکەم سواز بە جەنابتان. بەڵێ کاک دانیال قوتابخانەکە تاوەکو ئێستا مەراسیمەکە وا بڕیارە بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکان بەڕێوەبەری ناحیاوە بەڕێوەبەری پەروەردە و بەڕێوەبەری شارەوانی ئەو ناوچەیە مەراسیمەکە بەڕێوە بچێت وا بڕیارە کەمتر لە 5 خولەکی تر مەراسیمەکە بەڕێوە بچێت و لایەنە پەیوەندیدارەکان نیش بێن بۆی من دەمەوێت گفتگوی زیاتر لەگەڵ مامۆستایەکی دیکەی بەڕێز بکەم کەوا بڕیارە شوێنی مامۆستا ڕەمزیە بگرێتەوە مامۆستا سلێمانم لەگەڵدا دەبێت. ئەگەر ئیدریس ئەگەر گوێبیستی من بیت پرسیاری ئەوم لێ کردی بڕیارە چەند ڕۆژی داهاتوو پێشبینی ئەوە کراوە کە بارانێکی بەخۆر ببارێت ئایا هیچ ئامادەکاری کراوە کە دووبارە لافاو دروست نەبێتەوە لەو ناوچانەی ڕابردوو؟ زۆر باشە کاک دانیێل من وڵامی ئەو پرسیارت دەدەمەوە بەڵام سەرەتا پێم خۆشە لەگەڵ مامۆستا سلێمان قسە بکەم گفتوگۆ بکەم بەتایبەت گرنگی ئەو بابەتەی کە پەروەردەیە ئەو نەیهویستوە تاوەکو ئێستا فەراغ لە قوتابخانەکە دروست بێت و دواتریش باسی ئەو ئەم ئامادەکاریانە دەکەم و باسی ئەم شوانە دەکەم کە تاوەکو ئێستا نەدۆزراوەتەوە تیمەکان تا چەند سەرقاڵن و بەردەم قوتابخانەکە چی بەسەر هاتووە من دواتر ئەمانەتەن هەموو بە شێوەیەکی تەواو بۆ دەگوازمەوە بەڵام سەرەتا من پێم خۆش لەگەڵ مامۆستا سلێمان قسە بکەم مامۆستا سڵاو لێبێت دەمەوێت سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم چ شتێک پاڵی بە جەنابتەوەنا بۆ ئەوەی وا بکەی شوێنی مامۆستا ڕەمزیە بگریتەوە لە پەروەردە و فێرکردن. بسم الله الرحمن الرحیم پێشەشی بە خێراتتان دەکەین من مامۆستا سلێمان عەلی مامۆستای ئەلفوبێی کوردی سەرخۆ پرسە و سەرخۆشی خۆم ڕادەگەێنم لەو مامۆستا بەڕێزە و لەو ستافی قوتابخانەی سواس بەنای سەرجەم مامۆستایانی کوردستان و پاشان مامۆستایانی هەولێر و پاشان تریش بە ئەمنای پەروەردەی دەشتی هەولێر و دواترش بەنای قوتابخانەی گەرمیانی خۆم ستافی کارژێڕی پرسە و سەرخۆشی ئاراستەی قوتابخانەی سواسەکەم هیوادارم مامۆستای کۆچکردوو بە بەهشتی بەرین شاد بکە ئەوە دوا کۆس دوا خەمیان بێ ئینشاءالله. بەڵێ گیانەکەم مامۆستا ئێوە دەتەنهەوێت شوێنی ئەو مامۆستا بەڕێزە پڕ بکەنەوە تا چەند گرینگە قوتابی لە پەروەردە و فێرکردندا نەبڕێت. بەڵێ من کاو هەواڵەم بیست بەڕاستی بیرمە کردەوە لە دوای ئەوەی کە خەمێکی زۆر بۆ ئەو مامۆستا بەڕێزەوە بۆ ئەوستافا بیرمە کردەوە کە چ بکەم بە بیرم داهات خی گەورە بە بیری داهێنام بچم تا پەروەردەی دەشتی هەولێر شوێنی مامۆستا بەڕێزە پڕ دەکاتەوە وەکو خۆبەخشێک لە دوای دەوامی خۆشم کە دەوامی خۆشم بکەم ئەگەر بەڕێوەبەری خۆم ئیزنم بدا بچم شوێنی ئەو مامۆستا بەڕێزە پڕکەمەوە هەر دوێنێ پەیوەندی هاتم نەک ئەمڕۆ هەر دوێنێ هاتمە قوتابخانەیە دیار بوو دەوامیان نەکرا بۆ دوێنێش پەیوەندیم بە بەڕێوەبەر کردەوە بەڕێوەبەر بۆ خۆی شایەدا وتم مامۆستا فلان کەسم هاتووم شوێنی مامۆستا ڕەمزیە پڕکەمەوە تا مامۆستای ئەلفوبێی کوردیتان بۆ دێتەوە تەنها لیلا و هیچی تر نا. ئەوش زۆر دەستخۆشی لێکردم کەوتی بەڕاستی پێشنیارەکەت هەڵوێستەکەت جێگای ڕێزە یعنی نییە شوێنی ئەو هەڵوێستت بگرێتەوە و بەیانیش مەراسیممانەیە حەزمان لێیە بەشداریمان بکەیت جا بۆیە هاتووم هەم بەشداری مەراسیمەکە بکەم هەمان پێشنیارش پێشکەشیان بکەم ئەگەر قبوڵم بکەن لە خزمەتیان دادەم هەتا مامۆستایان بۆ دێ. زۆر باشە مامۆستا سەبارەت بۆ کارەساتانە دروستبوونی لافا و کارەساتانەی کەوا بەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بەتایبەت شاری هەولێر دادێت داواکاری لەلایەن پەیوەندیدارەکان چێ بۆ ئەوەی دووبارە ئەو کارەساتانە دووبارە نەبنەوە و مامۆستای دیکەی وەکو مامۆستا ڕەمزیە نەبنە قوربانی ئەم کارەساتانە. وڵای گیانەکەم دوای تەقدیری خی گەورە دەبێت هۆکارەکان ئێمە بگرێنە بەر
ئەمە ئەگەر شتێک بینە بەر چاویخۆن حەدیسەش پێ سەسەم ئەوە پیاوێک هاتە لای پێ سەسەلەم دو حوسترێکی پێبوو وتی حوستەکە چی لێ کرد وتی وەڵا بەرەلام کرد وتی بە تەمای خوای گەورە بەرەلام کرد وتی عاقلها ثم توكل على الله ئێمە بە هەر نەڵێن وەڵا سروشتی خوای گەورەیە ئێمە شتە هۆکارەکان دابین بکەین ڕێگاوبان و جادەکان و پردەکان چاک بکەین اینجا ئەگە هەر کارە ساتیش سروشتی و قەدەرێکی خوای گەورە هات بەخێر بێ سلێمان زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم مامۆستا بەڵێ کاک جەلال من دەمەوێت باسی ئەو ڕووداوەتان بۆ بکەم لە ئێستادا بەردەم قوتابخانەی چواسی بنەڕەتی بە تەواوەتی تێک چووە وەکو ئەوەی کا دەبینن شۆفڵ ئێستاوە بە ئەم تێکچووەی کەوا هەیە هەڵی دەگرن وا بڕیارە دووبارە نۆژەنی بکەنەوە ئەمەش بەهۆی لافاوەکەی ڕۆژی ڕابردووی شاری هەولێر بوو یاخود بەتایبەت لای دارەتوو بوو و سەبارەت بە ڕێو شوێنەکان من شەوی ڕابردوو قسەم لەگەڵ بەڕێوەبەری بەرگری شارستانی کرد بەڕێز سەرکەوت کاڕاش کەوا ئەو تیمەن زیاتر بە دوای شوانە ونبووەکەدا دەگەرن ئەو شوانە ونبووە ماوەی چەند ڕۆژێکە تاوکو ئێستا نەدۆزراوەتەوە هۆکارەکەش بۆ دەگەڕێتەوە ئەو لافاوەیەکەوە هاتووە ئەو لافاوێکەوە هاتووە ئەو شوانەی بردووە تا سەر و ماڵی ئەو کەسای بردووە تاوەکو ئێستا نەیانتوانیوە بیبنەوە هۆکارەکەش بەتایبەت بۆ ئەوە دەگرێتەوە قوڕولیتیەکی زۆر لەگەڵ ئەو لافاوە هاتووە نازدانرێت تاوەکو ئێستا ئەو شوانە کەوتۆتە ژێر ئەو قوڕولیتەوە یاخود بە ئاودا ڕۆیشتۆ و چۆتە شوێنێکی تر یاخود دیار نەماوە بەڵام ئەمڕۆ بەرگری شارستانی بە چەند تیمێک بە دوای ئەم شوانە ونبووەدا دەگەڕن و تیمێکی تریش لە ناوچەیەکی تر بە دوای منداڵە دە ساڵانەکەدا دەگەڕن کە تاوەکو ئێستا ونا بزر بووە بێسەر و سۆراخە تاوەکو ئێستا نەدۆزراوەتەوە بۆیە تیمەکان لە هەوڵی ئەوەدان بەتایبەت بەر لە بارینی بارانێکی تر ئەم تەرمانە بدۆزنەوە یاخود ئەم کەسانە بدۆزنەوە لەبەرەوەی ئەگەر بارانێکی تر ببارێت ئەوە بەدڵنیایەوە ئەرچیان زۆر زەحمەتتر دەبێت وەکو لەوەی کەەوە ئێستا بە دوایدا دەگەڕێن زۆر باش تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی غەواز تاوکو ئەم ڕۆژ لە کاتژمێر 7:30 بەیانیەوە بە دوای ئەم کەسانەدا دەگەڕێن سەبارەت بە کەشوهەوای شاری هەولێر بە پێی پێشبینیەکان بێت دوای نیوەڕۆی ئەمڕۆ بەهۆی پاڵەپۆستۆی کەشوهەوا بێت ئەگەری بارانبارینی هەیە بەڵام تاوەکو ئێستا دۆخی شاری هەولێر و کەشوهەوای ئاسمانی شاری هەولێر لە دۆخێکی ئارامدایە تاوەکو ئێستا هیچ بارانێک نەباریوە بەتایبەت ئەوە کار ئاسانی زیاتر دەکات بۆ ئەو تیمانێکەوە بە دوای ئەم دوو تەرمەدا دەگەرن بە دوای ئەم دوو بێسەر و شوێنەدا دەگەرن بۆ ئەوەی کار ئاسانی زیاتریان بۆ بکات و بیان دۆزنەوە بەڵێ کاک باشە ئیدریس دەمەوێت بزانم بۆچی ئەم لایڤەت لە ناو قوتابخانەکەیان نەکرد هیچنیان پێدەدای لە ناو قوتابخانەکە لایڤ بکەیت بەڵێ کاک جەلال من وەکو باسمان کرد کاتژمێر دەی تەواو مەراسیمەکە دەستی پێ دەکرد ئێمە بەر لە کاتژمێردا هاتینە نێو ڕاستە و خۆکە بۆیە لە سەرتا لە بەردەرگا بوون ئێمە ئیزنی بەڕێوەبەری قوتابخانەمان وەرگرت و ئیزنی بەڕێوەبەری پەروەردەشمان وەرگرت بۆی بچینە نێو قوتابخانەکە بەشداری لە مەراسیمەکە بکەین بەڵام تاوەکو ئێستا ینی گوتی بەڕێوەبەری قوتابخانەکە گوتی تاوەکو کاتژمێر دەی تەواو کە مەراسیمەکەمان دەست پێ دەکات تکا دەکەین هاوکارمە بنومێنە ژوورەوە بۆی قەرەباڵغی زیاتر دروست نەبێت بەتایبەت لەوەی کەەوە ئێستا دەوامی فەرمی قوتابخانەکە دەست پێ دەکات بۆیە ئێستا هاوکارانم چکەناڵێکی تر لێرە بوون کە کاتژمێر دەی تەواو بوو ئەوان چوونە ژوورەوە ئێمەش بەدەم لایڤەکەەوە یاخود دەکرێ بڵین تۆزێک تر دەچینە نەو قوتابخانەکەەوە مەراسیمەکەتان بۆ دەگوازینەوە بڵێ ئیدریس بەردەوام بە لەگەڵمانە دواتر دەگەڕێنەوە لای بەڕێست و ئەو مەراسیمەمان بۆ بگوازدەرە بەڵای ئازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دێنەوە لاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. عزیزان لە دوایەوەی کە ڕۆژی هەینی بۆی شەپۆلێکی بارانبارین واروەها بۆی بێپلانی و با بڵێن فەشەلێنانی پلانە پرۆژە خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر دیارە چەند گەڕێکێکی شاری هەولێر بەهۆی لافاوەوە زیانێکی زۆریان بەرکەوتەوەی کە بینیمان. بەڵام لەم بینەیە ئەتوانم بڵێم خەڵکێکی خەمخۆر زیاتر لە حکوومەت خەمخۆر بەدەم خەڵکەوە کەمپینەکانی هاوکاریان ڕاگەاندووە لە شوێن و ناوچە جیاوازەکان و ڕێکخراوە جیاوازەکاندا کە لە نێوانیاندا بەخشین دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری کەناڵی ئاسمانی پەیام کەمپینێکیان ڕاگەاندووە کە دەیانوێت بەشێک بن لە خەمخۆران بۆ ئەو خەڵکی کە لێیان قەوماوە. بۆیە ئێمە ڕووماڵی ئەو کەمپینە دەکەین لە شار و شارچکەکان و هەر هاوڵاتیە کە دەیەوێت بە هەر جۆرێکە بێ هاوکاری خەڵکی لێ قەوماوی هەولێر بکە لە ڕێگەی نووسینەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە شار و شارچکەکانەوە دەتوانێت هاوکاریەکانی بگەێنێتە دەستی. بۆیە ئێمە لەگەڵ پەیامدەرەکانمان ڕووماڵی ئەم کەمپینە دەکەین واروەها ڕووماڵی چالاکیەکانی دیکە لە شارەکانی دیکە کە ساز دەکرێن یا هەر زانیاریەکە بێ بۆتان دەگوازینەوە. سەرەتا لە سلێمانیەوە دەچینە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان. ڕامیار سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش، زانیاریەکان لای تۆ چین؟ جەلا سڵاوی خواتان لێبێ بەیانیتان باش. دیارە وەکو خۆت ئاماژەت پێکردەوە چوارەم ڕۆژی لەسەر یەکە کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوانی لافاوەکەی هەولێر بەردەوامی هەیە لە نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە شار و شارۆچکان. دیارە لە نووسینگەی سەرەکی دەستگای خێرخوازی بەخشینی لە سلێمانی ئەو ماوەی 4 ڕۆژە کەمپینەکە بەردەوامی هەیە. هاوڵاتیان ئەوانەی کە خێرخوازن و توانای مادیان باشە ینی هاوکاریەکی باشی کەمپینەکەیان کردووە و لە چوارچێوێژدا ئەمڕۆژ بەردەوامی هەیە یانیەوەی کە لە وێنەکان دەیبینن سنووخەکە دانراوە لە بەردەم دەستگای خێرخوازی بەخشین. دیارە دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی سەرەکی دەکەوێتە تەنیش کەناڵی پەیامەوە و کەسانی کە پرسیاریان کردووە کە شوێنی کەمپینەکە کوێیەوە لەکوێ دەتوانن هاوکاریەکانیان بگەنن. دیارە دەتوانن سەردانی نووسینگەی سەرەکی دەستگای خێرخوازی بەخشین بکەن بۆ گەیاندنی هاوکاریەکانیان لە نزیک کەناڵی ئاسمانی پەیامە. من دەچمە لای چەند مامۆستایەکی ئاینی بزانین ئەوان قسەیان چییە بۆ خێرخوازان بۆ هاوکاریکردنی کەمپینەکە و لە ڕووی ئاینیەوە تا چەند گرینگە ئەو کەسانی کە لە حاڵەتێکی ئاوایە لیان دەقەومێت هاوکاریان کرێ. سەرەتاش هەچمە لای مامۆستا محەممەد چیمەنی مامۆستا گەربەی تێرە سپاس دەکەم. دەمەوێت پێم بڵێ ئەم جۆرە هاوکاریانە تا چەند گرینگە بەتایبەتی لە ڕۆ ئاینیەکەیەوە گەر جەنابتان باسی بە ناوی خوای گەورە دەستخۆشی بۆ بەڕێستان و دەستخۆشی بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە هەستاوە بە کۆکردنەوەی
هاوکاری و دەستبارگیری بۆ ئەو برا لێ قەوماوانەی کە تووشی کارەسات بوون لە شاری هەولێری خۆشەویست. بەڕاستی هاوکاریکردن و دەستبارگیریکردنی خەڵک کارێکی زۆر گەورە و پیرۆزە و دەیان ئاەتی قورئان و فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ڕاستیەمان بۆ پشتڕاست دەکاتەوە. بەنمونە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمی وتعاونوا على البر والتقوى ئیمانداران ئێوە دەستبارگر و هاوکار و پشتیوانی یەکتری بن لەسەر چاکە و چاکەکاری کە بەشێ لە چاکە و چاکەکاریشەوەیە کە تۆ بەهانای لێ قەوماوانەوە بچی کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە کەسێک کە لێ قەوماوە هەژارە یان چەندین ئاەتی قورئان باسی بەخشین و بەخشندەیی و سەخاوەت و بەهاناوە چوونی فەقیر و هەژارەکانەکە و دەیان فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تأکید لەسەرەوە کاتەوە کە ئێمە بەهانای یەکتریەوە بچین بە بەزەیی بین لە ناو یەکتریا. بنمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ من كان في حاجة أخيه كان الله في حاجته. هەر کەسێ لە هەوڵی جێبەجێکردنی پێداویستی برایەکیا بێ خوای پەروەردگار پێداویستیەکانی بۆ جێبەجێکە. ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة. هەر کەسێ کارێکی ناڕەحەت و زەحمەت لەسەر مسلمانێک ئاسان بکە خوای پەروەردگار ئیش و کارەکانی بۆ ئاسانەکە. یان بۆ نمونە فەرمیێ من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. هر کەسێ ناڕەحەتی و ناخۆشی و زەحمەت لەسەر برایەکی مسلمانی خوشکێکی مسلمانی لابەرێ خوای تەعالا لە ناڕەحەتی و ناخۆشیەکانی سەری لابە. بۆیە لە ڕووی ئاینیەوە ئەمە ئەرکە بەرپرسیارەتیە و لە هەمان کاتە ئەجر و خێر و پاداشیشە و لە هەمان کاتە هۆکارێکیشە بۆی کە خوای پەروەردگار بەزەیی پێمانە بێتەوە. بزانە ئەگەر ئومەتێک خەڵکێک کۆمەلگایەک لە ناوێکا بە بەزەیی بوو بەڕەحم بوو ئاگایان لە یەکتری بوو و چاویان لە یەکتری هەبوو بەخشندە بوون لە معاناتە پشتیوانی یەکتری بوون لە تەنگانەیە بە کەڵکی یەکتری هاتن ئەو میلەتە ئەو نەتەوە ئەو خەڵکە خوای پەروەردگار بەزەیی پیانە دێتەوە. وەکو پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم يرحموا من في الأرض يرحمكم من في السماء. يعني ارحموا ترحموا. ئێوە بەزەیی بن ڕەحم کەن بە یەکتری خوای پەروەردگاریش کە لە ئاسمانە بەزەی پێتان نادێتەوە. بۆیە من وەکو مامۆسایەکی ئاینی داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم داوا لە هەموو خێرەومەندانەکەم داوا لە تاکی ئەم وڵاتەکەم کە هاوکار بن دەستبارگر بن بە تایبەت ئەو ڕێکخراوانەی کە ئەو هاوکاریان ئەگەێنە دەست خەڵکانی مستحق دەستبارگریان بن هاوکاریان من بۆی کە ئینشاڵڵا بتوانین نمونەیەکی جوانی مسلمانانە پیشان دەین دواتر نمونەیەکی جوانی ئینسانی ئەم کۆمەلگایش پیشان بدەین ئینشاڵڵا. مامۆستاگیان مامۆستا شاخەوەنەگەر جەنابیش قسەیەکمان بۆ بکەیت لەسەر کەمپینەکەەوە ئەم جۆرە لە هاوکاریکردنا پێیامتان چییە قسەتان چییە بۆ هەم کەسانی خێرخواست هەم ئەوانی کە مەسەرەن هەن دوودڵیەکیان هەیە لە ئەم جۆرە لە هاوکاریکردنا بەشێکیان دەڵێن ئەمە لە ئەستۆی حکومەتە ئەگەر نەکراوە یان خەلەلەکە لە حکومەتایە بەڵام دوجار کۆمەڵێک کەس زیانمەند بوون لەم لێوانەیە ینی تا چەند گرینگە ئەم جۆرە هاوکاریانە بگەێنرێت بە ئەوان و قەرەبوو بکرێن. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا دەستخۆشی لە دەستگای بەخشین و کەناڵی ئاسمانی پەیامەکەم کە لە ڕۆژی یەکەمی ئەم کارەساتەی ڕوویدا لە هەولێر بەردەوام هاوکار بوون ئەم کەمپینیان ڕاگەیاندووە بۆ خزمەتکردنی ئەو کەسانی کە لێ قەوماون بەڕاستی ئەو کەسانی کە لێ قەوماون مەگەر ئەوان بزانن گرنگی ئەم کەمپینانە چۆنە مەگەر ئەوان بزانن کە خێر و پاداشتی ئەم کەسانە چەندە گەورەیە کە ئەچن بەهانایەنەوە ئێمە نابێ ئەوە بکەین بە حوجەکە ئەمە ئیشی حکوومەتەوە ئێمە نایکەین. پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم لە شاری مەککە دەرئەکرێت بۆ شاری مەدینە. شاری مەککە تووشی بێبارانی و ناڕەحەتیەکی زۆر زۆرە بێت تەنانەت وایان لێ دێ مووی ئاژەڵ لەگەڵ خوێنەکەی سوورەکەنەوەی خۆن پێغەمبەری خوا 300 دیناری ئاڵتوونی بۆ ناردن نەیوت سەرانی قوڕیش منیان دەرکردەوە ئەبێ ئەوان خزمەتیان کەن بەڵکو پێغەمبەر لە شاری مەدینەوە 300 دیناری ئاڵتوونی بۆ ناردن بۆ هەژارەکەنەوە بۆ خەڵکێکی ناردووە کە بێ باوەڕ بووە کە پێغەمبەری خوایان دەرکردەوە صلی الله علیه و آله وسلم. بۆیە بەڕاستی ئینسانی ڕۆداری یەکێک لە صیفەتەکانی ڕەحمە بەزەییە ئەبێ بە ڕەحم و بەزەیی بێ بەرامبەر بە مسلمانێک کە لێ قەوماوە بۆ چونکە ئێمە لە شەریعەتی ئیسلامدا هەر مسلمانێک لە گەڕەکێکدا لە شارێکدا لە تینوا بخنکێ لە برسا بمرێ لەسەرمان ڕەغ بێتەوە مسلمان بە حاڵی بزانێ و نەچێ بەهانایەوە شەرعەن خوێنی لەسەر و خەڵکەیە. یعنی ئێستا ئەگەر بێ و خەڵکێک بەهۆی ئەم کارەساتەوە ڕەغ بێتەوە لە بێ جلیە لە بێ لیباسیە لە بێ ماڵیە لە بێ فەرشیە لە بێ بەتانیە ڕەغ بێتەوە لە ڕوو شەرعیەوە ئەو کەسانەی کە حاڵی ئەو خەڵکیان زانیوە نەچوون بەهانایانەوە خوێنەکەی لەسەر ئەوانە لە شەرع گوناحبارن. ئیمامی عومەر وای فەرمووە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ. بۆیە بەڕاستی ئینسان زۆر گرنگە بچێ بەهانایانەوە بە تایبەتی ئەمڕۆ ئەو خەڵکە زیاد پێویستی
بەوەیە کە ماڵەکەی پۆشتەکەیتەوە کە جلێکی بۆ دەرنەچووە قەمسەڵێکی بۆ دەرنەچووە هیچ شتێکی بۆ دەرنەچووە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی من کەسا لله كان في جوار الله هەر کەسێک جل بۆ مسلمانێک بکە لە قیامەتدا ئەم کەسە لە یەکێک لەو کەسانە بێت کە دراوسی خوای پەروەردگارە ئەو کەسانەی کە لەژێر سێبەری خوادا کۆ بن و یەکێک لەوانەکە خێرکەرە ئەبەخشن بەڕاستی بەڕاست و چەپدا بۆیە ئەم کەمپینانەی کە ڕاگەیەندراوە هۆکارێکی باشن هاوکارێکی باشن خەڵکێک نەم شاری سلێمانیە خۆ ناتوانە لێرە 10,000 بەرێ بۆ سلێمانی بۆ هەولێر ناتوانێت لێرەوە 50,000 بەرێ دەیکات ئەم سنووقەوە ئەم سنووقە دەستی بە دەستنوێژەڵی کردووە ئەم سنووقە کۆمەڵی خەڵکەڵان کردووە لە قیامەتە ترسن ئەم سندوقە کۆمەڵی خەڵکی پاک کۆمەڵی خەڵکی چاک ڕابردوو شایەتی باشیان بۆدا ئەم سندوقە ئەوەی کەتیایەتی ئەگاتە دەستی و هەژار و نەدارانی کە لیان قەوماوە ئەو کەسانەی کە ئێستا بێ ماڵ و بێسەر و شوێن بوون هۆکارەکەی هەرچیەکە ئەوە کارە ساتێک ڕووی تێکردن بۆیە من داواکارم لە مسلمانان بە هەر شێوازێکە توانن ئەگەر بەناردنی سنتێکە ئەگەر بەناردنی بەتانیەکە بۆ یێرە ئەگەر بەناردنی 10,000 دینارە بەکەمی نەزانن ئینسان خێر بەکەم نەزانێ ئەمە کە کۆ بێتەوە لە کۆیدایدا زۆرە خەڵکێکی زۆر سوودی لێبینێ بۆیە ئەمە خێرێکی گەورەیە کەس نازانێ بە چێتە باشتەوە کەس نازانێ بەڕاستی هۆکاری چوونە باشتەوە چێلەوەی ئەم 5,000 تۆی کەیتە ئەم سندوقەوە بگاتە دەستی کەسێک ئەوەندە دوعات بۆ بک بینی خۆت و خوای پەروەردگار خوای تەعالی لە گوناحەکان خۆش بێت بۆیە ئومێدەوارم کە مسلمانان لە سەرتاسەری کوردستان ڕوو بکەنە دەستگای بەخشین لە ڕێگای دەستگای بەخشینەوە کە ئێمە شایەتیان بۆ دەین شایەتی چاکە و دەستپاکی و دەست بە دەستنوێژیان بۆ دەین کە ئەم خێرە بێن و ئەمانیش بە ئەمانەتەوەی گێنە دەستی هەژاران و نەداران و لێ قەومان خوای تەعالی پاداشتی وەش باتەوە سپاس دەکەم مامۆستاگیان جەلال ینی گۆڕانکاریەک لە استراتیژەتی کەمپینەکە هەبووە دیارە وا بڕیار بوو کە تەنها ینی پانە وەربگیرە بۆ هاوکاریکردنی لە قەومان بەڵام لە دوێنەوە ینی ئەو پێداویستانی تریش خەڵک هەیە کە توانای مادیەکەی نییە لە ڕووی پارەوە دەتوانێت بە پێداویستی تری ناوماڵ وەکو جلوبەرگ و هەروەها بەتانی ینی کۆمەڵک پێداویستی تری ناوماڵ بەوانە بەشداری بکەن بۆیە ینی داوا لە خێرخوازان دەکرێت هەرچی لە توانایاندا هەیە بتوانن هاوکاری کەمپینەکە بکەن بۆی بتوانن لە ماوەیەکی کەمە چکە ئێستا ئەوانەی کە لێ قەوماون چاوێن لە دەستی خێرخوازانە ینی بەڕاستی کە ئەو هاوکاریانیان پێ بگەێنن و ینی بگەێنرێ بە شوێنی خۆی دیارە بەخشینیش دەیەوێت لە دوای کۆکردنەوەی هاوکاریەکی باش لە ڕێگەی لیژنەیەکەوە ئەو هاوکاری کە کۆکراوەتەوە بیگەێنن بە کەسانی لێ قەوماوی لە ئافاوەکەی هەولێر بەڵام ئەو کەمپینەی کە لە سلێمانی هەیە کاتەکەی چ کات ینی لە چ کاتێکدا هەوڵاتیان دەتوان بێنە ئەو کەمپینە و پارە و پێداویستیانی کە هەیەە بیبەخشن بەڵێ دانیار کاتەکەی دیاری نەکراوە هەر کەسێک مەبەستی گەیاندنی هاوکاری هەبێ ینی لە سەرلەبیانی زۆوە تاوەکو درنگانێکی شەو دەتوانێت هاوکاریەکەی بێنێت و ئەگەر سنووخەکەش لە دەرەوە نەبێت یان مەڵێن ینی خەڵکی لێ نەبێت دەتوانن لە ڕێگەی نووسنگەکەەوە کە نووسنگەکە بەردەوام دەرگای کراوەیە دەتواندرێت هاوکاریەکان لە ڕێگەی نووسنگەکەەوە بگەێنێت وە بۆ کەسانەشی کە لە دەرەوەن واتە لە دەروی وڵاتن لە هەندەرانن ینی دەستگای خێرخوازی بەخشین ڕایگەیاندووە کە ژمارە حیسابیەکی داناوە کە هەم لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پێیامەوە لە سوۆشیال میدیای پێیامەوە یان لە پێیامەوە بەردەوام ینی ڕکلامی بۆ دەکرێت دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە حیسابانەوە هاوکاریەکانیان بگەێنن زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی ڕامیار سپاس بۆ زانیاریەکانت بەڵازان ڤیتیەکمان هەیە لەوەی کە لە ناحی حاجیاوە پێم وابێت کاسبکارێک بەڵام پێش بچین لای ڤیتیەکە هاوکارانمان ئاماژە بۆ دەکەن کە بچین لای سامان لە هەڵەبجەوی ژامادە دواتر دەچین لایەوە ڤیتیە و بینەری و ڤیتیە دەبین کە شتێکی زۆر تایبەتە سامان سڵاوی خوا لەبێت و دوایین زانیاری چالاکیەکان چین لە شاری هەڵەبجە بەڵێ سڵاوتان لەبێ دانیار سڵاو لە بینێرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ دیارە کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ زیان لێکەوتوانی شاری هەولێر بەردەوامە سامان بەردەوام بە گوێمان لێتە
باڵە جەلال دیارە کەمپینی هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ زیان لێکەوتوانی ئەو گەڕەکانی کە زیانیان بەرکەوتووە لە لافاوەکەی ئەولێر بەردەوامەوە لێرە لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیان بە بەردەوامی دەڕوات ئەو هاوڵاتیان و خێرخوازانی سنووری پارێزگای هەڵەبجەش هاوکاریەکانیان دەگەن دەستی نووسنگەی هەڵەبجەی دەستگای خێرخوازی بەخشین و بەپێی ئەو زانیارانی من دەستم کەوتووە بەدەمەوەتنی وڵاتیان زۆر باشە و بەردەوام وڵاتیان تەلەفۆن بۆ ژمارەکەن بەدەمە و ژمارەوەچم بۆی کە هاوکاریەکانیان بگەێن من ئێستا لەگەڵ مامۆستا موحسین چەند خولێکێک قسەکەم ئەگەر مامۆستا بێنە ئێرەوە قسەتان لەسەر کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشین چیە؟ دەستان خۆش خوا سەرەتا من دەست خۆشیەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام و لە دەستگای خێرخوازی بەخشین بۆ ڕاگەاندی ئەم کەمپینە بەڕاستیەمە کارێکی زۆر پێویست و زەڕورە لە ئەم کاتەیە و لەم کاتێشتا بە پێویست ێزانم سەرخۆشی بکەم لەو قوربانیانەی شاری خۆشەویستی هەولێر خی گەورە ئینشاڵا پلەی بەرزی شەیدیان پێ بدات و شیفا بریندارەکان بدات و ئەو ماڵانە و ئەو کەسانش کە زیانیان لێکەوتووە خی گەورە بە باشترین شێوە بۆیان قەرەبوو بکاتەوە. بەڕاستی من داواکارم لە خەڵکی مسلمان بەگشتی بێت خێرخوازان بەگشتی بە تایبەت لەم دەڤەرەی ئێمە کە بچن بەهانای ئەو لێقەوماوانە و زیان لێکەوتوانەی شاری هەولێر کە بەڕاستی شاری هەولێر وەک خۆیان فەزد و چاکیان بەسەر زۆر شوێنەوە هەیە بە تایبەت ئێمە وەکو ئەم دەڤەرەی هەڵەبجە و شارەزور و هەورامان کە لە کاتی لێقەومانە ئەوان بەهانامانەوە هاتن و لەو کاتێک کە ئێمە ڕوومان کردە وەک ئاوارەیی زۆر هەستمان بە ئاوارەی ناکە چونکە زۆر مەردانە و زۆر مسلمانانە هاتن بەهانامانەوە و هاوکاریان کردین ئێستش کاتی ئەوەیە فرسەتی ئەوەیە کە خەڵکی ئەم دەڤەرەی خۆمان بە ئەندازەی توانا بە پێی پێویست و بەپێی توانای خۆیان بچن بەهانای ئەو خەڵکە لێ قەوماوی ئەو سنوورەوە بە هەر شێوەیە کە ئەتوان وەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ اتقوا النار ولو بشق تمرة باگە شتێکی کەمیش بێ باگە لە تەخورمایەکیش بێ بە ئەندازەی ئەوەی کە لە توانایە هەر کەسە بیبەخشێ ئینشاءڵڵا لەو کەمەکەمانە کە کۆ بێتەوە بۆ ئەوان شتێکی باشە و جێگەیەک ئەگرێ ئینشاءڵڵا. خێرخوازانی سنووری پارێزگای هەڵەبجە و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی چێ بۆی کە بەدەم کەمپینەکەەوە بێن و هاوکاری زیان لێکەوتوانی لێر وڵی من تاکیدێکم و داوایان لێکم کە ئینشاءڵڵا کەم تەرخەمی نەکەن ئەمە فرسەتێک کە هەموو جارە ئەم شتانە ڕوونادا هەموو ڕۆژێ ئینسان لی ناقەومێ ئەو خەڵکە کە ئێستا پێگیراون لێ قەوماون ئێستا چاوەڕوانی هەموو لایەکەکەن لێرە چەند کەمپین وانە ڕاگەێنراوە من داواکەم لە ئەوەی خێرخواز ئەوەی توانای هەیە ئەوەش کە هەر شتێکی کەمی هەیە بە کەمیش بەشداری بکە لەو هەڵمەتا و کەم تەرخەمینەکە بۆ خۆی تۆماریەکە بۆ قیامەت وە لای ئەو خەڵکەش لە بەرچاوە دیارە بێ. دەستگای خێرخوازی بەخشی مامۆستا موحسین تا چەند لەماوەی ڕابردوودا لەگەڵ هەژاران و نەداران و لێقەوماواندا بووە ئێستاش ئەوە تا بەڕاگەاندنیم کەمپینە بەردەوام لە خزمەت و دەیەوێت داوکاریە و زیان لێکۆتوانێ و لێر بکات. بەڕاستی دەستگای بەخشین خۆی جێی خۆی کردوتەوە لە ناو جەماوەری کوردستانە بەگشتی و کارەکانی و لە هەموو بوارەکانە دیارە و خەڵک هەستی پێەکە بۆیە ئەو دەستە ئەمینەیە کە خێرخوازان ئەتوان هاوکاری و کۆمەکانیان لە ڕێگەی ئەوە بگەێنن چونکە زۆر شوێنی کە و زۆر جێگای کە لەوانەیە زۆر جار ئەتوان داوای ئەوەکە کە هەڵمەت بکەوانە بەڵام زۆر جار شتەکان وەکو پێویست ناگاتە جێگەی خۆی بۆیە من داوا لە خێرخوازان لە ئەو کەسانێکم کە توانایانەی هاوکاری بکەن بە تایبەت لە سنووری ئەم پارێزگای خۆمان لە ڕێگای دەستگای بەخشینەوە هاوکاریەکانیان بگەین بە زیان لێکەوتوانی شاری هەولێری خۆشەویست. بەڵێ دیارە دانیار منەمەوێ ئاماژە بۆ بکەم لە ڕێگەی دوو نووسنگەوە دەستگای خێرخوازی بەخشین لە سنووری پارێزگای هەڵەبجە هاوکاری وڵاتیان وەردەگرێت کە یەکێکیان ناو مەڵبەندی یەکی کۆمەڵە لە سەر و مزگەوتی داروسەفا و ئەوی تریشان ناو بازاڕی هەڵەبجە دانراوە لە بەردەم قەیسەری شنوورێکە وڵاتیان و خێرخوازان هەموو چین و توێژە جیاوازەکان ئەتوانن هاوکاریەکانیان بگەێن بۆ دوو شوێنە بۆی کە لە ڕێگەی دەستێکی ئەمینەوە لە ماوەکانی داهاتوودا بگات بە زیان لێکەوتووی چەند گەڕێکێکی شاری هەولێر. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵمانەوەیت. بەڵازیزان دەچینە ڕانیە لای پەیامنێرمان ڕێناز ئەرسەلان. ڕێناز سڵاوی خوا لەبێت زانیاریەکان لای تۆ چۆنن واروەها ئایا کەمپینەکە چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ سڵاوی خواتان لێبێت دیارە هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکانی تری کوردستان
لا دەڤەری ڕاپەڕینیش دەستکراوە بە دروستکردنی کەمپین بۆ لێقەوماوانی لافاوەکەی هەولێر بەڵێ ئەوەی دەیبینن لە ئێستادا دەستەی سەرپەشتێرانی کەمپینەکە لە ئێستادا لێرن پێشوازی لەو هاوڵاتیانە دەکەن کە هاوکاری دێنن بۆ کەمپینەکە من دەمەوێت بچمە لای بەشەیشان کە لێرە ئامادەن دەسمە لای بەڕێز دکتۆر ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری بزانم ئێوە بە چۆن و بە شێوازێک هاوکاری کەمپینەکە دەکەن بەناوی خۆی بەخشندەی میرەبان ئێمە وەک مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری پشتیوانی خۆمان دووپات دەکەینەوە بۆ ئەو کەمپینە هاوبەشەی کە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری کەناڵی ئاسمانی پەیام ڕایگەیاندووە بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر ئومێد دەکەین کە بتوانین بەو بڕاگەاندنی ئەو کەمپینەوە بە دەرەنجامەکانی بتوانین کەمێک لە ئازارەکانی ئەو خەڵکە کەم بکەینەوە ئێمە وێڕای دەربڕین سۆز و هاوسۆزیمان بۆ زیان لێکەوتوانی ئەو کارە ساتە سروشتیە و دەربڕینی پرسە و سەرخۆشی خۆمان بۆ ئەوانەی کە گیانیان لە دەستداوە و کە سوکار و بنەماڵەکانیان و هیوای سەلامەتیش بۆ کەسانە دەخوازین کە تا ئێستا چارەنووسیان نادیار ئومێد دەکەین بە سەلامەتی بگەڕێنە ناو کەسوکاریان و ئەوانش کە نەدۆزراونەتەوە قەدەریانوا بۆ کە گیانیان لە دەزابێ بە سەلامەتی بدۆزرێنەوە و تەسلیم بە خاک بکرێن بە مەراسیمێکی شایستە ئێمە دووپاتی وەرەکەینەوە کە وێڕای هاوسۆزی خۆمان دەمانەوێت کە پاڵپشتی خۆمان وەکو لە خۆمانەوە پاشانیش بۆ کۆی ئەندامان و دۆستان و لایەنگران و هاوڵاتیانی دەڤەرەکە بەوەی کە بەشداری لەو کەمپینەدا بکەن بۆی کە لە توانایاندایە گوێ نەدەن بەوەی کەەوە ئەو کارە ساتە سروشتیە بەهۆی کەم تەرخەمی بەرپرسان و بەهۆی کەم تەرخەمی حکوومەتەوە کە گومان لەوەدانە ئەوەی کە ڕووی داوە لە ئەنجامی کەم تەرخەمی و گەندەڵی دەسەڵاتداران لە سەڵاتی سیاسی ئەو هەرێمەیە لە ئەنجامی پێشکەشنەکردنی خزمەتگوزاری پێویستە بە شار و شارۆچکەکان بە تایبەتیش پایتەختی وڵات کە شاری هەولێری خۆشەویستە کاکتۆر ئێوە داواکارتان چیە لە هاوڵاتیان کە چۆن پاڵپشتی خۆیان و هاوکاری ئەو کەمپینە بکەن وڵای ئەمە داوا لە هاوڵاتیان لە کۆی هاوڵاتیانی کوردستان بە تێکرا هەر کەسێک کە گوێ لە دەنگمانە داوایان لێ دەکەین کە بەدەم ئەو کەمپینەوە بچن بێن و پاشان هاوکاریەکانی خۆیان پێشکەشی ئەو خەڵکە زیان لەکەوتووە و لێ قۆماوانە بکەن چونکە لە ڕاستیدا ئەمە ئەرکی برایەتیە و هەستکردنە بە لێپرساوێتی و لە هەمان کاتیشدا بەڕاستی دەکرێت ئینسان ئەدای ئەرکێکی ئاینی خۆی بکات کە بەرامبەر بە براکانی وەکو ئەرچێک وەکو واجبێک لەسەر شانی کە بتوانێت لە کاتی لێقەوماندا بەدەم برایەکەیەوە بچێت چونکە بە تاکید ئەمڕۆ لێقەومان لە شوێنە کەس پێین لێقەومانەکە دەگوازێتەوە بۆیە ئومێد دەکەین کە هاوڵاتیان بە گەرم و گۆڕی بەدەم ئەم کەمپینەوە بن و هەوڵدەن چی لە توانایاندا لە هاوکاری و پاڵپشتی دارایی و ئەو پێداویستانە کە پێویستن بۆ ئەو هاوڵاتی زیان لێکەوتوانە پێشکەشی بکەن. زۆر سپاس کاک دکتۆر ڕزگار قادر. بەڵێ دەسمە لای کاک شێخ عەبدولستار ئەگەر پێمان بڵێ بەرپرسی نووسینگەی ڕانی بەخشین ئەگەر پێمان بڵێ ئاستی پێشوازیکردنی هاوڵاتیان بۆ کەمپینەکە چۆنە لە ئێستادا؟ بەناوی خۆی گەورە میێرەبان سواسان دەکەین بەڕاستی خەڵک ئەلحەمدولیلا زۆر باشە بە دەنگمانەوە هاتوون کە ئەو کەمپینەوە ڕاگەیاندووە دیارە دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام پرۆژەکانی لە بۆ هاوکاری خەڵکی کەم دەرامەت و خەڵکی لێ قەوماوە کە ئەو ڕوودا ئەو شاری هەولێریشکە و لافاوە خەڵکێکی زۆر تێدا زەرمەند بووە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین داوا لە خەڵکی خێرخواز دەکەین داوا لە خەڵک دەکەین کە هاوکاری ئەم کەمپینە بکەم بۆ ئەوەی بتوانین هاوکاریشی تەواوی ئەو خەڵکە بکەین کە تووشی ئەو ڕووداوا بووە دەمەوێت لێرەش ڕابگەیەنم کە دەستگای خێرخوازی بەخشین لەم سنوورەدا چەند نووسینگەیەکی هەیە نووسینگەی ڕانیە لە مەڵبەندی کۆمەڵی دادگەریە لە ڕاپەڕین هەروەها لە قەڵازێش لە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری هەروەها نووسینگەمان هەیە لە حاجیاواش لە بازاری زەنوێر هەروەها نووسینگەمان هەیە لە ڕانیەش سندوقی شماندانەوە لە بەردەم کۆمەڵگەی پزیشکی بەخشین دەتوانن هاوکارەکانیان بگەێنن بۆ ئەم کەمپینە. ئەگەر پێمان بڵێ جگە لە ڕانیە لە شوێنی تر و خۆت باست کرد لە قەڵازە و هەروەها لە شوێنی تریش بنکەتان هەیە بۆ وەرگرتنی هاوکاری؟ بەڵێ ئەوکو باسم کرد لە قەڵازێش لە ئەنجومەنی کۆمەڵ دادگەری نووسینگەمان هەیە بە هەمان شێوە کۆمەک و هاوکاری وەردەگرین هەروە لە حاجیاواش هەروە نووسینگەمان هەیە وەکم باسم کرد لە بازاری زەنوێر کە نووسینگەمان هەیە هاوکارەکان وەردەگرن لێوەش لە کۆمەلگەی پزیشکی بەخشین سندوقمان داناوە بۆ هاوکاری ئەو لافاوەی شاری هەولێر.
دەستخۆش کاک شعبستار بەرپرسی نووسنگەی بەخشین دەڕانیە دەسمە لای مامۆستا بەڵێن زانای ئاینی کە پێمان بڵێ ئایا پێویستە هاوڵاتیان بە شێوازێک هاوکاری برا مسلمانەکانیان بکەن بە تایبەتی لە کاتی لێقاماوان و کارە ساتە سروشتەکاندا. بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو زانانی ئاینی دەڤەری ڕاپەڕین داواکاریمان هەیە بۆ برایان و بۆ خوشکانمان کە بەوپەڕی دڵسۆزی و لێهاتوویی بێنە فریای خوشکان و برایانیان کە ئەوڕۆکە لێقەوماون. بەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیرحەموا من فی الأرض یەرحەمکم من فی السەماء. ئەگەر بێت و ئێمە لەگەڵ یەکتردا باش بین تەبابین هاوکاری یەکتر بین دەستبار بۆ یەکتر ڕابگرین بتوانین لەگەڵ یەکتردا بە ڕەحم و بەزەی بین خوای گەورەش ڕەحم و بەزەی خۆی دەبارێنێ بەسەرماندا. ئەوڕۆ کە ڕۆژی کردارە نەک ڕۆژی قسەکردن بۆیە پێویستە لەسەر هەر یەکێکمان لە ئێمە کە دەمانەوێ هاوکار بین بۆ برایان و بۆ خوشکانی لێ قەوماومان ئەوڕۆ کە ڕۆژی ئەو کردارەیە بتوانین هاوکاری خۆمان بگەێنین بەو لێ قەوماوانە کە ئەوڕۆکە تووشی ئەو کارەساتە بوون کە پێویستە ئێمە بتوانین کەمێک لە ئەرکی سەرشانیان و لە خەمی ناودڵەکانیان سوکەین و بڕەوێنینەوە. بۆتەنسی لە هاوڵاتیان لێستادا پێویستە بە شێوازێک هاوکاری ئەو کەمپینە لێنی بەتایبەتی ئەو کەمپینانێک کە ڕاگەیاندراوە بەتایبەتی لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری کەناڵی ئەسمانی پێ. ئێمە داواکارین کە خوشکان و برایانمان پەلە بکەن هاوکاریەکانیان بگەێنە ئەو دەستگایە ئەو کەمپینە خێرخوازیە کە بەخشین پێوە هەڵدەستی و سەرپەرشتی دەکا لەو شوێن و جێگایانەی کە کاوشێخ ئیشارەی پێکردن و دانراون بۆ ئەوەی بەوپەڕی ئەمانەتەوە بگەن بە شوێنی خۆیان کە دەبینین ئەو هەژار و لێ قەوماوانە کە پێویستیان بە هاوکاریە و شوێن و جێگە و ڕێگەیان نەماوە بۆیە داواکارین لەوەی کە بەتایبەت لە برایان و خوشکانی دڵسۆزمان و دواتریش داواکارین بۆ ئەوانش کە پێشتر گوتویانە وەکو قسە و بەبێ کردار کە بۆ کۆمەڵە خەڵکێکی زۆر پارەکانی خۆیان سرف دەکەن بۆ حەج و عومرە بەڵام نایدەن بە فەقیر و هەژارەکان بەڵێ ئەوڕۆ بە ئەوانش بێن پارەکانی خۆیان بدەن بەو فەقیر و هەژارانە کە لێ قەوماون چ کەمپین پێک بێنن چ بە هەر شێوازێک بتوانن دەستباریان بۆ ڕابگرن و پارەکانیان سرف نەکەن لە ئاهەنگی سەری ساڵ بابێن سەرفیکەن بیکەن بە کردار لە هەولێر لەو شوێن و جێگانە کە بە بەرچاوی هەر یەکێک لە ئێمەوە دیارە. زۆر باشە دەستخۆش مامۆستا بەڵێن دەسمە لای مامۆستا ئاوات بە هەمان شێوە زانای ئاینی ئەگە پێمان بڵێ پێویستە هاوڵاتیان بە شێوازێک هاوکاری برا مسلمانەکانیان بکەن بە تایبەتی لە کاتی کارەتە سروشتەکان و هەروەها ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن بە تایبەتی کە ئێستا ڕوویداوە لە شاری هەولێر کە ئەو لافاوی بەشێک لە هاوڵاتیان گرتوێتەوە. بسم الله والصلاة والسلام على رسول الله. والله بيقومان خواهي قورة فرمي وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. بيقومان تعاونوا وكاري بشيك لو آينيك إما همان أو كإما مسلمانين وتعاونوا وكاري بتأكيد همو كاتيغنيا لكاتي لقومان لكاتي كإنسان توشي كارساتي آوا دلتا زين دبي بێگومان ئەوڕۆ خەڵک پێویستە زۆر بەگەرم گوڕیەوە هاوکاری ئەو کەمپینە بکات کە دەستگای خێرخوازی بەخشین پێوە هەستاوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بەدەم براکانتانەوە بچن بێگومان خوای گەورە پشتان دەگرێت. بۆیە پێویستە بەڕاستی خەڵک زۆر بەگەرم گوڕیەوە هاوکاری ئەو دەستگایە بکە هاوکاری ئەو کەمپینە بکە کە لێرە لە شاری ڕانیە ڕاگەیەنراوە. طبعا لەعینی پیرۆزی ئیسلامدا بە گرنگیەوە دەڕوانێتە ئەو کارە کە مسلمانان هاوکاری یەکتر بکەن. بەتەئکید خوای گەورە لەگەڵ کە باسی نوێژ دەکا و ئەقیموا الصەلاتە و ئاتوا الزەکاتە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕێنازەر سەران لە شاری ڕانیۆ لەگەڵمانەوەی. بەڵێ دەچینە لای پەیامنێرمان ئازاد و مەراوایی لە سۆران و لەگەڵمانایە کە ئاگازا سڵای خوا لێبێت و لەوێ زانیاری و چالاکیەکان چین و ئەو کەمپینی بەخشین چۆن بەڕێوە دەچێت.
سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێتن دیارە دوای ئەو ڕووداوی کەوا لە پارێزگای هەولێر ڕووی داوە لاپا و زەرەر و زیانی بە ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی شارەکە گەیان دەستگای خێرخوازی بەخشین دیارە دوای ئەوی کەمپینی ڕاگەیان بۆ هاوکاریکردنی ئەو خەڵکانە کەوالیان قەوما بۆی هاوکاریەکانیان بگەێنن دیارە لە سەرجەم شار و شارۆچکەکان و سنگەکانی بەخشین هاوکاریەکانیان وەرەگرن من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر و بابەتە چمەلای کاک عوسمان بناوی بەرپرسی دەستگای بەخشین لە سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کا عوسمان ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن کەمپینەکە چۆن بەڕێوەچێ بنای خوای گەورە میهرەبان ئێمە وەکو دەستگای بەخشین لە سنووری مەڵبەندی سۆران ئێمە داوا لە خوای گەورەکەن خوای گەورە لە مردوانە خۆش بیت و بە باشتیمان و بەرنیان شادکە ئەو برانەی هەولێرمان کەلیان قەوماوە ئێمە وەکو مسلمان وەکو کوردی مسلمان کە لە هەموو ئەگەر و ڕووداوەکان بەهانایەک و چوینە بەڕاستی ئێمە لێرە دەستخۆشی لە تەواوی مسلمانانەکەین تەشخۆشی لە تەواوی خێرخوازانەکەین لە هەموو ئەگەر و ڕووداوەکان بەهانای خەرکی فەقیر و هەژار و لێ قەوما و هاتینە برانیشمان لە هەولێر ئەمزارە لیان قەوما خوای گەورە بەسەری کردنەوە خوای گەورە تەعویزیان کاتەوە لە دنیا و لە قیامەت ئینشاءالله ئێمە شۆکو نووسینگەی سۆران هەستاوین بە ڕاگەاندنی ئەو کەمپینە لە سنووری سۆران و دەوروبەری و ئێمە نووسینگەکانیشمان لە سنووری سۆران و قەزای ڕواندز و قەزای چۆمان و نەحیەی خەلیفان و نەحیە هەریر نووسینگەکانمان ئامادەنە لە وەرگرتنی پێداویستیەکان لە ڕووی مادی و معنەویەوە وە لێرەوشەوە داوا لە تەواوی خێرخوازان و خواپێداوانەکەین لە هەموو ڕووداوەکان لە هەموو ئەگەرەکان لە هەموو لێ قەوماوەکان کە بەسەرمان هاتینە خێرخوازان هاوکارمان بووینە وە لێرەشەوە لەم کەناڵە بەڕێزەوە داوا لە تەواوی خێرخوازانەکەین هاوکارمان من لۆی بتوانین ئێمەش هاوکاری ئەو برا بەڕێزانەمان بین کە لیان قەوماوە ئەوڕۆ لۆی بتوانین کە خەم و خەفەتەکانیان تۆزەکم بکەینەوە داوایستان لە خەڵکی خواپێدا و هەیەکەوە هاوکاریەکانیان بگەێنن بە دەستگای بەخشین والله زەمە لێرە واکە ئەو کەمپینەمان ڕاگەیت لە تەواوی شار و شارچکەکان لە هەرێمی کوردستان وەل داوا لە خێرخوازانەکەین هاوکارمان من وەکو لایەنی مادی و لایەنی پێداویستەکانی دیکە چکو ئەو برایانەمان لە هەولێر کە لەیان قەوماوە هیچیان نەماوە هیچ پێداویستێکی ژیانیان نەماوە دەمە لێرە هەر ئەو خێرخوازانە هەر هاوکاریەکمان بکەن بەدەستەشی ئەمینەوە ئەیانگەینی و لەوانە بن ئینشاءالله مرۆڤی مسلمان کە لەی ئەقەومێتن ڕەنگە مرۆڤ دەرفەتەوەی نەبێتن بە بەردەوامی هاوکاری خەڵکێکی مستەحق بکاتن ئێستا کە خەڵکی هەولێر لیان قەوماوە لەم کات ساتەدا ڕەنگە لە داهاتوودا مرۆڤ دەرفەتێکی وای بۆ نەگونجێتم هاوکاری کەسێشتر بکات ئامۆژگاری چییە بۆ خەڵکی خواپێدا و لەم کات ساتەدا وڵا کاگازت ئێمە چەندان ئاەت و حەدیثمان هەیە لەو بارەیەوە پەندی کوردەواریشمان هەیە ئەرێ ماری سپی لە ڕۆژێ ڕەشە ئێستا ئەلحەمدولیلا خەڵکێکی خواپێدامان هەیە خەڵکێکی دەوڵەمەند و خێرخوازمان هەیە ئەو مارە ئەو خواپێداوە زەرورە ئەمڕۆ لەو کات و ساتە بێتە سەرخەت و هاوکارمان بیت و هاوکاری ئەوبرا لێ قەماوانە بکەین بەڕاستی سکو ئینسان شەرت نییە بە زۆری بەشدارکاتن ئەگەر بە خەر کاتی بە 10,000 بەشدار کردی خەرخێر کۆرە هەزاتیا بە 5,000 بەشدار کردی شەرنی ئیلا کابرێ بە مەبلەغەکی زۆر بەشداری ئەم پرۆژەی بکەن خود بەشداری ئەم کەمپینەی بکاتن ئینسان بەپێی تاقۆ توانای خۆی توانی هاوکار بیتن لۆی بتوانین ئەو برانەمان ڕزگار بکەین لەو خەم و خەفەتە ئینشاءالله لە سنووری بڵێن دەستگای بەخشین لە سنووری سۆران چەند نووسینگەتان هەیەەوە هاوڵاتیان هاوکاریەکان بگەێنن بەکوێ وڵای زەما وەکو باسم کرد لە قەزای سۆرانمان هەیە لە قەزای ڕواندزمان هەیە لە قەزای چۆمانمان هەیە لە خەلیفانمان هەیە لە هەریرمان هەیە لە شوێنانمان هەیە نووسینگەمان هەنا هاوکاریەکانیشمان لە تەواوی شار و شارچکەکان وەرەگرین کە نووسینگەشی لێنیەمە لێرەوە داوا لە تەواوی خێرخوازانەکەین لە تەواوی زەماوەری سنوورەکەمانەکەین کە هاوکارمان لۆی بتوانین هاوکاری ئەو برا بەڕێزانەمان بین لە شاری هەولێر ئینشاءالله دەستگای بەخشین سەرەتا ڕایگەیان تەنها پارە وەرەگرن بەڵام لە ئێستادا کەلوپەلی تریش وەردەگرن بەڵێ ئێستا ئەو کەلوپەلانش وەرەگرین چکو ئەو برانەمان کەلیان قەوماوە تەواوی وەکو باسمان کرد تەواوی یعنی ژیانیان تێک چوە تەواوی ماڵ و حاڵیان تێک چووە ئەمە پێویستیان بەوێ کە هاوکاریان بین لە هەموو بابەتەکانە و نەکە لایانی مادی هەموو لایەنەکانیان پێویستن و تەماشاکەین لە شاشەی میدیاکان تەماشای ئەو ماڵ و حاڵانەیانەکەین کە هیچیان نەماوە کوردەواری خۆمان گوتی بەس تەنها بخوان هەیە بە هەتا پێڵاوەکەشی نەماوە هەر بە پێخواسی هاتە دەری هیچی نەماوە فەقیرەی ئەمە لێرەوە تاوا لە مسلمانە نەکەین هاوکارمان لۆی هاوکاری ئەو بڕابەر زەمان بین
بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی پیاوی مەردە، ئەمڕۆ ڕۆژی پیاوی دەستکراوەیە کە بێتە سەرخەت و بێتە مەیدان لۆی هاوکاری ئەو برا بەڕزانشمان بکە. بەڕاستی ئەمە دووبارە و سێبارە باسی دەڤەرەکەمانەکەین، سنووری مەڵبەندەکەمانەکەین، لە هەموو پێشاتەکان هاوکارمان بووینە، دەستبارمان بووینە. تەنانەت مسلم ئەو برا کوردانەمە سووریا کە هاتن لیان قەوما دەربەدەر و ئاوارە بوون، بەڕاستی زۆر بە گرم و گوڕی هاتمە سەرخەت و هاوکارن بوون. ئەمەش هاوکاری وانمان کرد و لێرەشەوە داوان لێ یەکەین هاوکاری باشمان لێ بتوانین ئەمەش ئەو برانە لەو خەم خەفەت ڕزگارکەین ئینشاءالله. بەڵازدان زۆر سپاس بۆ پامێرمان ئازاد و مەراوی، سپاس بۆی کە لەگەڵمانە بووی ئازاد. بەڵازدان دووبارە دەچینەوە هەولێر پامێرمان ئیدریس محەممەد وەردەگریم زانین مەراسیمەکە لەوێ چۆن بەڕێوە دەچێت. ئیدریس دووبارە سڵاوی خوا لێبێت و مەراسیمەکە چۆن بەڕێوە دەچێت. کاک دانیال ئەم کاتتان باش. مەراسیمەکەمان جێهێشت هاتینەوە بەردەم بەخشین. زۆر باش. کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشین تا ئێستا بەردەوامە. لە شەوی ڕابردووە لە بەیانیان کاتژمێر 8 بۆ کاتژمێر 11 شەو دەستگای خێرخوازی بەخشین دەرگای ئاوەڵایە تاوەکو هاوکاریەکانی خەڵک وەربگرێت بۆ ئەوەی بیگەێنێتە ئەو هاوڵاتیانەی کەوا لە قەوماون بەهۆی لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردووی شاری هەولێرەوە. من ئێستا تاوەکو ئەو خولەکە دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە وەرگرتنی هاوکاریەکانی تاوەکو ئێستاش کۆمەڵێک مامۆستای بەڕێز کۆمەڵێک کەسایەتی لێرە ئامادەن. من دەمەوێت بەشێک لەو مامۆستایانە وەربگرم و بەشێک لەو کەسایەتیانە وەربگرم. سەرەتا مامۆستانترم لەگەڵدا دەبێت مامۆستا سڵاو لێبێت گرنگی هاوکاریکردنی خەڵک لە چیدایە و ئەمڕۆ ئێوە بۆچی لێرن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طبعا أفريقيا أمت توتينا لرا قال أبو برويت كا هورو كوريا أكيد بيجن في خلقي لقومات كان دازجوي بخشين رب العالمين تمني ودريش كاتو توفيق وابدة ودخوز الهمو خشكو بريت خويت بسلمان تكين كابراستي همو راخكي و هورو كوربن دا أبا خشكو بريت ميت بسلمان أبد كل هافليري ودورو بر بر أبي لوفوي كافتين كابراستي أف لوفا أكيد بيجن أسباب خويتين أف باران وآوا رحمته طرف خود تعالى وبره أكيد بيجن بر برسا وهندك نمسؤولا بين السبب كببيتا زحمت وعذاب سر أبي خلكي جال مهم و گرنگ اوه که خوش کبرت میاد بسلمان همو رخه کی و هر کسی که دی قدر قوت خو پیچی بینا خو هارو کاری بکتن چه وقتی بجن ماده بیتن چه هر تشتکی کو پیچی بیتن طاقت ایدا بیتن هارو کاری بکتن چون که افراستی ام بسلمانین ام برات اکین انما المؤمنون اخوه لازم هارو کاری اک بکین و هر وقت اوه گلک مهمه یا گرنگ افراستی فرصت که مازنه که هگه افریقا فرصت ها تا پیش بلکه بمروینه تا پیش چون که پیغمبر صلی الله علیه و سلم امر کتن بيجيت والله في عون العبد ما كان العبد في عون أخيه هجر بيتو مروفة بسلمان هارو كاري برای بسلمان بیتن چشکو گمان تدانین رب العالمین ده هارو کار مروفی بیتن و خود تعالىش ده مروفی التنگاویه که و نخوشه که رزگار کتن و گلک حدیث السروی چند هین و پیغمبری صلی الله علیه و سلم گلک تشجع ما وکری هر وقت قرآن رب العالمین گلک آتا دا یعنی تشجع ما بسلمان وکری حتی ما بسلمان وکری که ام هارو کاری اکودوب کین و ام دست خو یعنی با اکودو دريج بكين وام اكودو الطنگاوي ونخوشه بيني ندره امد بيني كابا براستي كوري ثكره كوري ثلسر اوي خلكي ك 12 نفر جيون خل داز دا و چند نفر بزر بين دعاء خدي تعالى كان كرب العالمين وانا بشهيد حسب بكتن نخو وهر وطف ابو بسلمان رب العالمين فرج ببركتن وام ببين سبب ك هارو کارت اکودو بین و حوائجت اکودو بقتینین و دست هارو کاری با اکودو درش بکن دا انشاءالله اکید بجن پیچک یعنی نخوشیا و بسلمان را بکن و دلوا خوش بکن و رب العالمین هارو کار بیتن با همو رخکی و خود تعالی توفیق اوا برا بدتن که اوی کار پیروس را بین رب العالمین و ناجح که دنیا و قیامته. دست خوشت ما سپاس زور سپاس دکم بله کاک دانیال من دەمەوێت کەسێکتر بدوێنم کە هەڵبەتە مامۆستا ئادەمی ناوە خاوەن پێداویستی تایبەتە و بەهۆی گرنگی بەخشینەوە بەهۆی ئەو کارەساتەیەکەوە بەسەر خەڵکی شاری هەولێر داهاتووە ئەویش ئەمڕۆ لێرە ئامادەیە من پێم خۆشە گفتوگۆی لەگەڵ بکەم مامۆستا سڵاو لێبێت گەر پێم بڵێ گرنگی بەخشین لە چیدایە و ئێوە بۆچی ئەلێرن تاوەکو هاوکاری خەڵکی شاری هەولێر. بسم الله الرحمن الرحيم
بەناوی خدای بەخشندەی میهرەبان حەمد و سوپاس بۆ ڕەب العالەمین درود و ڕەحمەت بەرجە بەسەر جانی پاک پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم. برای بەڕێزم هاوڵاتی بەڕێزەکان کە خوای ڕەب العالەمین بەندەکانی خۆی تاقی دەکاتەوە بە یەکێک لە ئافاتەکان مەرج نییە ئەوەی کە بە شێوەک لە شێوەکان کەم ئەندام بووە بەس پێداویستی هەبی جار هەیە خوای گەورە شتێکی لێ وەردەگرتەوە بەڵام لە شتێکی کە پێی دەدا و تا ئەویش ببەخشی کە من هاتیمە ئێرە لە بۆ هاوکاری ئەو خوشک و برا بەڕێزانەی کە خوای گەورە تاقی کردینەوە هاتیمە بتوانم بەهۆی هاوکاری مسلمانانەوە بەهۆی هاوکاری ئەهلی مزگەوت و جەماعەتەوە بەهۆی هاوکاری خوشکانەوە بەهۆی هاوکاری مندارە چاوگەشەکانەوە کە بەشێکیان دەخیلەکەی خۆیان شکاندیە تەسلیمی دەستی منیان کردی ئەمنیش هینایتم لە ڕێی ئێوە بگاتە ئەو کەسە مستحقانەی کە خوای گەورە بەو بەڵای تاقیرنەوە چونکە ئەمن کە ئەو شتەمان بیست و لە ڕاگەیەنەکان بیستمان و بینیمان لە مزگەوت بە برا مسلمانەکان و ئەهلی مزگەوتم گوتم برایان خوای گەورە کە ئەو ئافاتەی ناردی ئەوە وەکو مامۆستا باسی کرد بە هەمومان زانین باران ڕەحمەتە بە زاریشەیە دەبتە نیقمەت خوای گەورە دوو تاقیکردنەوەی لۆمەدانا وان بەو خەڵکەی گوت کە خەڵک هەبووە لەوانەیە بە 250 بەشداری کردی هەبوو لەوانەیە تر لە 250 بەسەرەوە بەشداری کردیا وتم خوای گەورە لەو شتەی دوو تاقیکردنەوەی ئەو خەڵکەی کە تووشێ و ئافاتەی بوو بزانیت چەند سەبر دەگری و تاقیکردنەوەی دی لۆمە بزانین چەند هاوکاری ئەو خوشک و برایانەمان کە لێیان قەومایە چونکە شەر نییە ئیلا ئەوەی بەڵام موسیبەتی بەسەدێتەوە ئەوە تاوانباروی خوای گەورە ئینتقام لێوگرتەوە و خەڵکەکە دی تەماشای بکە نە خوای گەورە کە ئەوی تاقی دەکاتەوە ئیمتیحان دەکات بەو شێوەیەی بزانێت ئەتو چەند هاوکاری ئەو برایەتیان ئەو خوشکەتی ئەوجا ئەوەی ئەمن بەشێک لە هاوکاری هینایتم بەڕاستی ئەهلی مسلمان و ئەهلی مزگەوتە ئەوانەی کە ڕوو لە قیبلە دەکەن کەوانەی سوزدە و کۆل و خوای دەبن کە باسمان کرد گوتمان برایان ئێمە دەبینین باران پشتی گچکە دەباری وردە کە دەباری زۆر دەبی دەبتە ڕووبار و دەبتە لافاو ئەمەش لەوانەیە نەتوانین هەریەکەمان بە 1000 و بە 10,000 و 5,000 هاوکاری کەسێکی بکەین کە احتیاجەکەی پێداویستەکەی دەواوبی بەڵام ئەگەر هەریەکەمان لە ڕاستی خۆمان دەست درێژکەین و بە 250 لەوی بەسەرەوەبی لەوانەیە بتوانین پێداویستی چەند کەسێکی کە پێویستی هەیە ئەوڕۆ لەوەی پڕ بکەینەوە و احتیاجەکانی دەفع بکەین. زۆر سپاس بۆ پێرمان دریز لەوەی کە لە هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت لە هەولێرەوە دەگەڕێنەوە دەچینەوە سلێمانی لای پامنێرمان ڕامیار دووبارە سڵاو لێبێت زانیاریەکان لای تۆ چین. بەڵا ئازیزان دیارە ئەوەی کە بینیتان ڕۆماڵی کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ کەناڵی ئاسمانی پێیان بوو باش دیارە ئێستا لە بەردەم بەڕێبەراتی گشتی پەروەردەی سلێمانین ژمارەیەک لە مامۆستایانی هاوکاری کە پێیان دەوترێت مامۆستایانی هاوکاری کردبوونەوەیەکیان ئەنجام داوە دیارە کردبوونەوەکەی ئەوان لە بەرامبەر ئەوەیە کە ئەم ساڵوە نزیکەی ساڵ تەواو بوو تاوەکو ئێستا هیچ موچەیەکیان پێ نەدراوە ئەو مامۆستانی کە هاوکاریان پێدەوترێت سەرەتا وەکو خۆبەخش بوون دواتر ناونیشانەکان لە وەزارەتی پەروەردەوە گۆڕا بۆ مامۆستایانی هاوکاری ئەوان لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 50 بۆ 100 مامۆستان کە لە هەندێک قوتابخانەی تایبەتەکە کەمپی باریکەی پێدەوترێت وانە بە قوتابیان دەڵێنەوە ئەوان دەڵێن ئەگەر بێت و ینی ناونیشانەکان بۆ نەگۆڕن و موچەکانیان پێنەدەنەوە ئەوان ئامادەنین جارێکی دیکە بشنەوە دەوام بکەن لە نێو هۆڵەکانی خوێندن وەکو خۆشیان دەڵێن ئەوانەی کە ینی شەهادەکانیان مەحەد و پەیمانگەکان بڕی 250,000 دیاریان پێدەدرێەوە ئەوانەی کە بەکالۆریەتیان هەیە 300,000 دیاریان پێدەوتێت دەشمە لای بەشێکیان خۆیان زیاتر قسەم بۆ بکەن مامۆستا ئەگەر بێت ئێرە سوپاس دەکەم دەمەوێت لەسەر کێشەکانتان داواکاریەکانتان قسەم بەڵێ مامۆستاجان وەڵڵاهی کێشەکانمانێمە بەڕاستی کێشەیەکی کۆمەڵی کێشەی کەڵەکە بووە لەوە مامۆستامانێ ئێمە 8 ساڵە لەم مەکتەبە سووریانە مەکتەبی ڕۆژاوەکان دەوامەکە تازە بە تازە حکومەت دەستاوە پێماڵە مامۆستایانی هاوکاری پێش هەموو شتێ حەزەکەین حکومەت وەزارەتی پەروەردە ئەمان بۆ ڕوونکاتەوە هاوکاری چییە؟ عنی هاوکاری چی؟ من بەڕاستی کە دینار لە جیفانمان نەبوو کرێپاسەکەی پێ بدەم هاوکاری چی؟ یعنی شایستەی داراییمان هەبوو پێشتر ڕێکخراوی دا پێمان بۆ مامۆستا جامیعە بووە 250 دلار بوو مامۆستای مەحەلی تەواو کردایە 250,000 ئەمە ئەدا پێمان بێکێشە ئێمەش داوامی خۆمان نەکرد ئەوە نەماوەی بنەزر ئەوە بوو کە چووە سەر حکومەت بۆ ماوەی 3 ساڵە
بەڕاستی زۆر بە کێشەوە دایەتی پێمان بۆن من ساڵی پار تەنیا 900,000 ماوەرگێمە ساڵی پار سێ موچە ینی سێ دوایەوە ئەم ساڵ هەتا ئێستا هیچ موچەیەک ماوە نەگرۆ هەتا ئەم دقی هیچ موچەیەک ماوە نەگردو سەرەوە ناوەکەشمانی گۆڕێ و مامۆسایانی ترکران بەوانە بێژ ئێمە ئەلەوەشە هیچ سوودمەند نەبوون سە داوا ئەکەین هەر نەبێ بماکرد مامۆسای بە ئەقێت بەوانە بێژ وە لەو حەقی خۆمانێمە لەبەر من خۆم حەو ساڵە لەو مەکتەبی ڕۆژاوایان دەرسەڵێمە هەنێکمان هەیە لە کەمپەکانە هەنێکمان لە قوتابخانی بۆ دابینکرا مەکتەبەکان سەرەوە چەند هەزار تەلە بمان هەیە بە حەقەت ئەمانش مستەقبەڵیان وا فەوتە یعنی ئەو ساڵوە تەواو بوو ئێمە تا ئێستا امتحانەکانی فەسلی یەکەم دەوری یەکەممان نەکردو بیستەکەمان نەکردو وەلو هەمومان ئەسیلەماندانا و حازرە زەختمان لێکراوە کە بیدەین بەترێ بەڵام ئێمەش بە حەقەت حەقی خۆمان تازنەوە سپاس دەکەم مامۆستا ئەگەر جەنابی شخصم بۆ بکەیت دەمەوێت پێم بڵێ بەگشتی ینی مامۆستای تایە لە چەند ساڵیەوە مامۆستای هاوکاریە چەند ساڵی تایە هاوکاریە و پێشتر ڕێکخرا و هاوکاری ئەوەیە کرد ئێستا حکوومەتە هاوکاریتان ناکات ئێمە مامۆستامان تیا لە 9 ساڵ خزمەت هەتاوەکو ساڵ و 2 ساڵیش مامۆستامانی ئەم ساڵ هاتووە ینی بەردەوام مامۆستای تازەشمان بۆ نێرە نازانن بە چ ناونیشانێکێنەوانیش ئەنی پیانەوترە بڕۆن ئەقدن ماشتان بۆ دابینەکرێت بەڵام یان وەک ئێمە هیچ مستەقبل و هیچ مەسیر و هیچ معاشێک نییە قەراری ئێمە بەڕێزەکەم لە ئەنجومەنە بەڵام تا ئێستا قەرارمان نەگەڕاوەتەوە ینی نیوەی ساڵە مەکتەبی تر ئیمتحان نیوەی ساڵ ئەکا ئێمە هێشتا لە شێ خۆمانین بەشی دوو بۆ منهەج بۆ نیوەی ساڵ هیچ نەخوێنراوە ئاژنوانە پرسیاردارن ئێمە بەردەوامی لە بایکۆت ناشکرین بەی شێوەیە هەتاوەکو داواکارەکانمان جواب نەدرێتەوە قوتابخانە ئێوەوانە ئێمە قوتابخانەمانە لە ناو شار سێ قوتابخانەمان هەیە لە دەرەوەی شاریش کەمپمان هەیە قوتابخانەشمان هەیە لە بازیان لە باینجان لە عربەت لە قەڵاتزێ لە ڕانیە 11 مەکتەب ئەبن باشە بەڕێبەری پەروەردەی سلێمانی چیتان پێڵێ چی بۆ کردوون ئێستاش نوێنەتان لە ژوورە بەڕێبەری پەروەردەی سلێمانی ئاڵە لە ئێستا قەرارەکە لای ئێمە نەماوە تەنانەت بە وەزارەتە وەزیر ئەڵە قەراری ئێمە لای ئێمە نیە ئێستا حاڵی قەرارمان لە ئەنجومەنە ئێمەش دەزانین نووسراوە کرا بۆ ئەنجومەن ئەی بەڵام کەی جواب ئەدرێنەوە نازانینەوە تاکەی بایکۆتەکەنەوە بایکۆت ناشکێنین تا تاوەکو قەرارەکە نەگەڕێتەوە بزانین بە چ شێوازێ مەداوام بکەین ئێمە بە مامۆستای هاوکاری رازینین بە 300,000ەکە رازینین بەڵێ ئەمە 300,000 جەژن ناوجەژن بۆتانە نێرین هەتا مەسیرمان دیاری نەکری ئێمە ناچینەوە لە موچەکەش ناڕازینەتانەوە بکرێت موچەکە بە ناونیشانێک بێت ئەوە کێشەمان نیە وەکو وانە بێژان ئاڵن وانە بێژن موچەیەکیان بۆ دەرخان کرا بە نسبەی 300,000 داوامەکەن بەڵام ئێمە بە چ ناونیشانە بچین داوام بکەین ینی خەڵک پرسیارم لێکە ئەڵێ مامۆستا تۆ چۆن ینی چۆنی وانە بێژ موچە وەرەگرێت تۆ چی ئەڵە مامۆستا مەڵی نازانم چی جواب بمەوە بڵێم هاوکاریم بڵێم ئەقدم بڵێم وانە بێژم بڵێم چی دەست خۆش سپاس دیارە جەلال ئەوان ئێستا هاتوونەتە بەردەم بەڕێبەراتی گشتی پەروەردەی سلێمانی و ژمارەیەکیان لە ژوورەوە نوێنەریانن لەگەڵ بەڕێبەری پەروەردەی سلێمانی قسەکەن هەرچەند زۆر باش ڕامیار بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی پێی ڕاگەیانم کە کێشەکە لە دەستیاوان نییە بەڵام ئەوان دەڵێن درێژەوە بایکۆتە دەن تاو کاتەی داواکاریەکانیان بۆ جێبەجێ دەکرێت زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانەوەی ڕامیار سپاس بۆ زانیاریەکانت وەلازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم کاک جەلال بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین برگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەست پێبین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ